يقول بيا كان كناي عبد الواحدة رحمتي خوالي بيد فرمي شويك بيغمري خواها تخوم صلى الله عليه وسلم لقل إمامي أبو بكر وعمر كمال الصحابة دابو لشوينك أوسطابو بيغمري خوا صلى الله عليه وسلم وتما بيغمري خوا صلى الله عليه وسلم تشاوري تشيت لنا وسطاوي بس إيمان دار با خوا برزت دكاتوا خوا قدر ورزت بيد بخشي بس رازقو بلقل خوا دا خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم چاوەڕێی بوخاریمە بوخاری ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی بوخاری کە هەومان دەیناسین کە خاوەنی باشترین کتابە لە دوای قورئانی پیرۆز کتابی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژەکە و کاتەکەم دیاری کرد چ سەعاتێک خەوم بینیوە شەو و ڕۆژەکەیش دوای چەند ڕۆژێک جاران وەک ئێستەشت بڵاو نەبووە هەواڵ بە ئاسانی نەدەگەیشت ئەو کاتێککە دیاریم کردبوو لەو کاتەدا لەو ساتەدا ئیمامی بوخاری وفاتی کرد بوو ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابە چاوەڕێیان ئیمام بوخاریان بوو واللهی ئیماندار بە سوێن بخوا چەندەها بەسەراتی ئاوایە کە چەندە باسیشمان کردووە لە دوای مردنت ئەگەر ئیماندار بی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابە چاوەڕێی تۆیانە چاوەڕێی ڕۆحە پاکەکەی تۆیانە دەی ئیماندار بە لە خوا بترسە تەخوای خوا بکە بۆی لە دوای مردنت بگەی بە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بگەی بە سەحابەکان بگەی بە خۆشەویستان و ئازیزانی خۆت کەواتە مردن کات جیابوونەوەیکی کاتیە و ڕۆژێک دێ ئینشاءالله هەمومان لە بەهەشتا کۆ دەبینەوە